سڵاو لە گشت خەڵکی کوردستان تکایە خۆتان پارێزن لەم نەخۆشیە کوشندەیە ئینشاءڵڵا بە سەرکەوتووی بەڕێیەکەین و هەتا ئێستا خەڵکی کوردستان باش خۆی پاراستووە پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن ئینشاءڵڵا گشت جیهان لێ ڕزگارە بێ و بە تایبەتی کوردستان و خەڵکی کوردستان ئینشاءڵڵا تاتۆخۆ و خێزان ناخۆ بپارێزی و خۆشتڤێن خۆ نەیشینی و کوردستان ناخۆ و پارێزگەها مووسل و عراقی تەبایی ئەش ڤایرۆسێ کۆرۆنا پاقش ببینی و ڕێنماین حکوومەتە هەرێما کوردستانی و هەمی ڕێنماین تەندروستی سەروی بابەتی ئەبجه بینی فەرە و داخوازیات الماڵونی ئەژی وەکو سەرۆکێ لەژنا تەندروستی جڤاتە پارێزگا مووسل داخوازیش خەڵکێ خۆی شنگال هەمی کەم و هەمی دانیشتێت کەمپا هەمی سەرانسەری کوردستانێ و المالێ خوڕونن داخوش نەخۆشیە کۆرۆنا دوور بکەن خدر ئەلیاس ئادی سەرۆکێ لەژنا تەندروستی جڤاتە پارێزگەها مووسل. من دکتۆر نایف گەرگەری مامۆستای زانینگەها نۆڵج بەیامامە بۆ گەلی کوردستان ئەو ڕێنەمایە هاتە دانان ئیشلای حکوومەتە هەرێما کوردستان دەبێت وەرە جێبەجێبکردن ئەو ڕێنەمایە هاتە دانان بۆ سەلامەتیاتە بۆ کەس و کارێتە بۆ کوردستانەکە هێز و پاشە ڕۆژەکە باش دەخوازەمە شخەلکێمە کەس و کارێمە وا ڕێنەمایە جێبەجێ بکەن ڕاستی حکوومەتامە شۆرەکی گەلێکی مەزن کرد و هەمی بەری هەمی وڵاتە ئەو ڕێنەمایە جێبەجێ بکردن و پێڕابوونی گەلێکی مەزن هاتە دانان ئیجلای حکوومەتامانە. تکایە هیچ شتێک مەکەن بە ئەرقەلە لەبەر خاتری خۆتان لەبەر کەسی کەنا هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیس و دەستگا تەندروستیەکان بکەن تا کە چارەسەرێ بۆ کۆرۆنا کەرەنتینەکردن و پاک و خاوێنیە نەک شتێکی کە هیوادارم کوردستان پارێزراوە بێت. بۆ تەندروستی وڵاتەکەمان لە ماڵە بمێنەرەوە بۆ پارێزگاریکردن لە مناڵەکانمان لە ماڵە بمێنەرەوە تکایە لە ماڵە بمێنەرەوە. مال ببینمش بۆ جێبەجێکردن ڕێنمایین حکوومەتە هەرێما کوردستانی و جیهێن پەیوەندیدار ماینام المال باشترین چارەسەریە بەرهەنگاربوونە بۆ ئێشا کۆرۆنا ماینام المال سێ پەیاما ئەزت گەهێنم یەک پاراستنا خێزانە من پاراستنا دەوروبەرێ من جێبەجێکردنا ئەرکێکی نیشتیمانی.